ڕێزێکی تر پرسیاری کردو نووسیویەتی ئایا بورجی مۆبایل و هاوشێوەکانی لە سەربانی ماڵەکانمان یان حەوشەکانمان تا چەند زیانی هەیە؟ بەڕێز ئەو سوالی جەنابەت کردوتە بەڵێ لە هەندێک داتا هەیە بەڵام داتاکان زۆر وەکو چۆن بڵێ مەزبوط نین، بەڵام ئەڵێ احتیمالی هەیە ئەو تیشکەی کە لە مۆبایلەوە دەرئەچێ وزەی کەمە، یعنی ناتوانێت خانەی DNA لە شتێک بە هەرچەند داتای گەورە لە چەند ساڵی داهاتووە لەو مەجالە ئەکیدم کە ئەعلان نەکرێ، بەڵام ئەو داتانەی کە تا هەستا هەیە احتیمالێتیەکی هەیە تۆزێ ترسی هەندێک نەوعی شێرپەنجەی مێشک یاخود شێرپەنجەی سەر زیاد بکە، بەڵام وەکو وتم داتاکان زۆر نین، ئەوەی کە هەیە چەند داتایەکی کە من لەبەرەوەی ئەو وزەی لە تیشکی مۆبایلەکانمانەوە دەرەچێت وەزەیەکی زۆر بەقوەت نییە، بەڵام هێشتا هەر ترسی هەیە لەبەرەوەی داتا هەیە، ڕاستە داتاکە کەمە، بەڵام تۆزێ ترسمان بۆ شێرپەنجەی سەر زیاد دەکات.